هەموو بەیانی ئەزوو ئەفرین بۆ کوڵستان لەوێدا کاتی شەوان ئافرین بۆ نورستان لەوێدا کاتی شەوان ئەزان چێ بوو یاری بکرد یاری جوان لەگەڵ هەموو مناڵان ئێوارە بەر لە خەوتن بەخاندا پێمان گوتن ئێوەش وەرنە سلێمانی سەماکەن تا بەیانی کاوەخۆری سامان دواتر بگەڕێنەوە بۆ ماڵ چەپڵەکانتان ئەنجا چۆنن سڵاوتان لێبێ ئەم کاسەتان باش دڵخۆشم کە لەگەڵتان بووم بۆ گۆرانیە تایبەتە دەستمان پێکرد ئەمڕۆ ئەو گۆرانیە باسیەوەیە کرد ئەیوت ئەگەر دوو باڵێمە بوو هەموو بەیانیە زوو ئەفڕیم واتە ئەگەر من باڵەکەم هەبوایە ئەو کاتە بە دڵی خۆم ئەفریم ئەنجا ڕۆشتم بۆ لای مناڵەکانی هاوڕێم واتە لە ستۆدیۆکە هاتمە دەرەوە ئەنجا ئێستا باڵەکانم پێوە نییە بۆیە گەڕامەتەوە لە ناو ستۆدیۆیان بۆ ئەوەی کە بەرنامەی ژیری و دیاریزان پێشکەشکەم ئەنجا سەعات 4 کاتی ئەوەیە کە پەیوەندی هاوڕێکانمان وەربگرین ئەنجا ئەزان هاوڕێکانمان ئەتوان چۆن پەیوەندیمان پێوە بکەن ئەزان چۆن بڵێن چۆن بە ژمارەکانی 0 406 99 یاخود 0 751 849 0 چەپڵەکانی ئێوەش بۆ من ئێوەش چەپڵەکانتان ئامادەکەن بۆم ئەنجا زۆر سپاس بۆ سپۆنسەری بەرنامەکەمان IQ بۆ دابینکردنی دیاری وەک هەمیشە بۆ هاوڕێکانم ئەوە شتێکیشتان پێ بڵێم پێتان بڵێم پێشەوەی بێن بۆ ستۆدیۆ بەرنامەکەمان دەست پێکە هاوڕێکم هاتبوو بۆ لام ئیتر منیش بە ڕاکردن ڕۆژ بیرم چوو نامەکەم بیر چوو بێنمە ستۆدیۆ ویستم بۆتان باسکەم کە بەڕاکردن چوون بۆ لایتر باوەشمان کرد بەیەکا زۆر خۆشحاڵ بووم کە بینیم لە نزیکە و نامەیەکی بۆ هێنابووم نامەکەم بیر چووە خەیراکە لە دوای ڕکلامەکە بەڵێنێم بۆتانێنم لە بەرەوەی زۆر جوانە نامەکە بەڵێ ڕێگا و میوزکێوێت خوا جارێکی کەش باشە بۆچی بیرم چوو ئەزانی من ئەو شتم هەیە بەڕاستی زۆر بێزار بووم لەوەی کە من شتم زۆر بیرەچێتەوە باشە نامەکەم بۆ بیرچوو ئێوە ژوان یعنی بێتاقەت نەبم دە باش دەیوان زانی هەر منم شتم بیرەچێتەوە کەواتە دڵخۆشم ئێستا لە بەڵێنیشم ماکە لە دوای نابڕەکە نامەکەتان بۆ بێنم ئەگەر بیریشم نەچێتەوە ئەو کاتەش دیسان بیرم خەنەوە باش ئەنجا یەکەم پەیوەندی ئەم ڕۆمان وەرەگری ناوی لێوانە لێوان ئەم کاتە و بەزدا دەتەوات ئەم کاتە و باش لێوانگیان چۆنی زۆر خۆشحاڵ بووم کە پەیوەندیەکەم وەرگیرە ئێمەش زۆر چەندێکە هەوڵەیت بیرم کردووی بیرە کردووم بەڵێ وڵای بریش دڵیشم پڕ بوو لێوان بۆت ئەوە لە کۆ بووی تۆ لە سلێمانیەوە لەگەڵتم لە سلێمانیەوە دەگەڵ مای ئەی تا ئێستا نەهاتووی بۆ لامان بۆ دەستگای میدیای کورسات بەروەڵا هاتم بەڵام تۆی لێ نەبووی حەیف قەیناکە بۆم جارە ئیشەڵا براوابی کە هاتی دیارێکە دووەربگری منیشی لێ بم باشە من هەموو یەکشەمە و سێشەممە و پێنجشەممەیە کە کاتی بەرنامەی ژیری و دیارە لێرەم
ئەیتر جاری وا شەیەکیش پێشەوەیە ماوە چاوەڕێتانەکەم تا بێ بە بەیانی بۆی کە بەرنامەکەتان پێشکەشکەم. لێوان پێمان بڵێ چەند بەڵێ. ساڵی؟ 9 ساڵم. 9 ساڵی تەمەەن درێژبی. باشە بەڵێ. 9 پرسیارە لێکم بە خێرایی بەڵێ. دەست پێ بکەین دەست پێکردە. ناو چییە؟ لێوان. چەند ساڵی؟ 9 ساڵ. لەکوێوە لەگەڵمانای؟ سلەیمانی. حەزت لە چ ڕەنگێکە؟ پرتەقاڵی. حەزت لە چ پرتەقاڵی خواردنێکە؟ ڕەش. جوان. حەزت لە چ خواردنێکە؟ دۆڵما. دۆڵما بە لەزەتە. بەڵێ. حەزت لە چ میوەیەکە؟ شلک. باشە. حەزت لە چ ئاژەڵێکە؟ شیلا. شیلا. حەزت لە چ بەرنامەیەکە؟ ژێری دیاری. ئەی نزیکترین هاوڕێت ناوی چییە؟ دادە تەوار. تۆپڵێکی بەهێز! خۆش بووم کە من نزیکترین هاوڕێی بووم. کەواتە ئیشەڵا براوابی لێوان بۆی کە بێی بۆ لام و هاوڕێ نزیکەکەت لە نزیکەوە ببینیت. ئەو هەموو نزیکە. هیچمان پێشکەشەکەی؟ بەڵێ دادە تا دوو گۆرانی بەس دوو گۆرانی کەمیان گۆرانیەکەڵێ گۆرانی ئاشتی بڵێمیان گۆرانێکە ئەڵێ لە خەو مابوون بە پاڵەوان ئەویان بڵێمیان گۆرانی ئاشتی بوون. وەڵا لە خەوما بووم بە پاڵەوان خۆشەوانی هاوڕێیان ئێوە ژواڵێن لە خەوما یاک دوو سێ لە خەوما بووم بە پاڵەوان گایەکم خست بۆ سەرسان دوو فیلی دەستە بەستا ڕامەکێشتا بەگرتا کەفومە کرد لە شارێ شت یادەکەوتە خوارێ. مارم گرت بوو بە ددان سرم گرت بوو ئەم خوران. ئەنجە دوایی چۆن خەبەری بووە؟ لە پڕێکە کە پژمیم هەستام لە خەو ڕاپەڕیم سەیرم کرد پاڵەوان نیم هەر وەک جاران قوتابیم ئەوانەی گوێتان لێبوو کوڕە لە خەوەکەمدا هەبوو. گۆرانێکی ئایتیزی بۆ دەی باشە بۆم بڵێوەش. منیش وا گوڵ و کۆتر لە ئاشتیدا جوانم لامەوێ جارێکی تر بەراندەی نیشتیمانم باخچە و ماڵ و هێلانە بە ئاوەدانی جوانە ئاشتی خۆزگەی و هیچوە بۆ مناڵان لەگە شوێنێک لای کوێیەکی دنیا کێ ئاشتی بەدیوێنێ لە نێرگزی شارەکەم گوڵ لە بەرۆکی دەدەم. چاپڵێکی بەهێز دووبارە بۆ لێوان. سەنگت خۆش لێوان زۆر زۆر سپاس بۆ هەردوو گۆرانیە تایبەتەکەت کە پێشکەشی ئێمەت کرد. ئەنجا با بڕۆینە لای چەرخەکە. پرسیارێک هەیە باش دەی 1 دەقەی تریش بۆ تۆ. تۆ حەزی لە چ ئاژەڵێکە؟ بڵێم پشیلە؟ بۆستە. ئەتوانم ناوی 20 ئاژەڵ پێ بڵێم کە زۆر زۆرم حەز لێیە ئەبێشتیوە؟ بەڵێ. 20 کەمە ئەتوانم ناوی سە ئاژەڵ پێ بڵێم کە ئەتوانم بڵێم هەمویان؟ بەڵێ. باڵێ هەموو ئاژەڵەکانم زۆر زۆر خۆشێ هەمویانم حەز لێ تەنانەت خشۆکەکانیش تەنانەت ئەوانەی ناو ئاویش تەنانەت باڵندەکان هەمویان ئیتر هەر هەمووی قانون جەش. پرسیایی ترم لێ بکە. حەزی لە چ ڕەنگێکە دادێتەوە؟ لەو پرسیارە باوەڕە هەبێ لێوان. ڕەنگ نییە بڵێم لام ناشرینە هەموو ڕەنگەکانم حەز لێە. ئەنجا بڵێ ڕۆژی چەند جار خۆمە گۆڕم من؟
ڕۆژی چەندە خەڵ ڕۆژی 550 جار بۆ ئەوەی کە بتوانم لە ڕۆژەکەیە هەموو ڕەنگەکان لەبەرکەم. ڕۆژێکە چمە دەرەوە لە سەعاتی یەکەم ما پرتەقاڵیم، دوایە بم بە پەمەی، دوایی سوور، دوایی زەر، هەموو ڕەنگەکانم حەز لێیە، ئەنجا ڕۆژانە هەمووی بەکارێنم. زۆرم حەز لە ڕەنگەکانە، زۆر. مناڵینە خێرا ئەتوانن پەیوەندی بکەن. مناڵینە خێرا ئەتوانن پەیوەندی بکەن، کەواتە لە دوای لێوانەوە ئێوە هەوڵ بن. ژمارەکانیشمان چەندە لێوان؟ 0751 849 0316 ژمارەکانی 0770 460 9999. هەر بژی لێوان ئەڵێم ئەگەر من ڕۆژە لە ڕۆژان نەمتوانی نەخۆش کەوتم یان ڕۆشتمە دەرەوەی کوردستان، ئەو کاتە تۆ توانی بێ بەرنامەکە پێشکەشکەیت؟ بەڵێ. بانتەکەم باش؟ خۆشحاڵیشە بم. منیش خۆشحاڵە بم، بەس ئەبێ وەکو من ئەو پێکەینەک هەبێ، ئادی بزانم هەتا پێ بکەن. کە جوان تاوە دەرچویت بانتەکەم. با بڕۆینە لای چەرخەکەمان. ڕێمانەکە وانی تخوا تۆش گوێ لێ بووتیەوە لەکوێن؟ ڕەڵاوتی ئەو پرسیارانە چ خێراوەرم بۆ لای من بسڵێنەوە باش پێستان بۆ دیاریتم. ئاخر ئەوە هاتین چەرخەکە بە گوێمان کردی بن و لێوانیش. لێوان پێمان بڵێ یەک دوو سێ. یەک دوو سێ. یەک دوو سێ. ئەوە دڵگرام بۆ چەرخەکە لێمان لەبەرەوەی ئەڵە دەمێکە منتان بەجێهێشتەوە. باشە چەرخەکە چی بکەنیتر؟ دووبارە وا بڵێنەوە یەک دوو سێ. یەک دوو چەرخەکە؟ باشە بۆچی؟ بڵێ چی لێوان؟ وەرە با پێت بڵم. چەرخەکەمان شتێکی پێوەتم ئێستا، بەس با بینی خۆمان بێ. بڵێ وتی چی؟ لێوان بڵێ وتی چی؟ وتی زۆرم حەز لە گۆرانەکەی ئاشتیە، ئەتوانێت لێوان بۆم بڵێتەوە؟ بەڵێ بەسەر تەو بوویەڵەوە چەرخی بێن ئێستا بۆ تەڵێمەوە. منیش وەک گوڵ و کۆتر لە ئاشتیدا جوانم، نامەوێ جارێکی تر وێران بێ پشتیمانم، بەختە و ماڵ و وێلانە بە ئاوەدانی جوانە، ئاشتی خۆزگەیە و هیچ بۆ مناڵە لە هەر شتێکی دنیا پێ ئاشتی بەدی بێنێ لەنێ ساڵە پاکەکەم دڵە بەرۆکی ئەدەم. هەر بژی ئەوەش گۆرانەکە خۆی هاوڕانی کۆنترۆڵ پێشکەشمانەکەن. ئابێ باگوێمان لەبێ. بڕام ئەنجا پێمان بڵێ یەک دوو سێ. دڵی باش بوو چەرخەکە بە گۆرانەکە ئازانی باش شکرکەوتە. جیاوازی وێنەکان زۆر باشە، کەواتە ئەبێ زۆر بە خێرایی خەڵکە بەخوات جیاوازی وێنەکانم بۆ دەچێ چەرخەکە بەخوای کردین. ئاگات لێە کەواتە ئەمڕۆ هەموو شتێک بە دڵی تۆیە، خۆزگەکانە هەمووی هاتۆتە دی. ئیشەڵا براوە شەبی ئنجایی بۆ دەستگای میدیای کورسان ئەنجا منی شەبینیت خۆزگەیەکی تریشمان تۆ ببینم. کەواتە ئیش لەسەر ئەو خۆزگەیە شەکەین، یان یەکشەمەیان سێشەمەیان پێنجشەمە وەرە. ئەم پێنجشەمەیە وەرە باش دوو بەیانی ئەڵێن دەسەوا سەعات 5 لە بەرنامەی سدرە ئەڵم ئەو کاتە دەم باشە. سەعات 5 بەڵێ باشە، ئەم سەعات 3 شەبێ پێش بەرنامەش.
بەزی تر لە یاڵە با بڕێنە لای ئەی دەست خۆش وێنەکەمان بۆ گەورەکانی 1 2 3 زۆر باشە لێوان گوێت لێمە بەڵێ خێرا دەستەکەین بە دۆزینەوەی جیاوازیەکان پێنج جیاوازیمان پێڵێ وێنەکانە بینی بەڵێ ها کاتە با کاتەکەمان بڕوا وێنەکە بینێ فەرمو لێوان زمانی سەگەکە 1 پەنیری مشکەکە 2 چاوی سەگەکە 3 تووتیەکە ڕووی لەم لە ئەوەی تریان ڕووی لەولە هەر بژی چوار لە ناو تووتێکە شتێکی کەس دەرگاکە دەرگاکە پێنج تەفڵێکی بەهێز بۆ لێوان دەستەکانە خۆش بێ خۆشمەی خوارد لەگەڵ خوافیز خوان لەگەڵ ئیسەڵا پێنجشەممەیە ئیشەڵڵا بەخێر بێ یاخوا لە ئێستاوە زۆر باشە ئازیزانی من ئەڕێنە لای هاوڕێی دووەمان بەنای مانی 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 بەڵێ چۆنی مانی باسم یاخوا باشبی لە کێو لەگەڵ مانای و چەند ساڵ لە قەوفەریوە لەگەڵ تاالام 10 ساڵم زۆر زۆر خۆشحاڵین مانی ئەی پێمان بڵێ یەکەم جارتە پەیوەندیمان پێواکەی ناخێر کاتە هاوڕێی بەرنامەیەمانی مانی بەڵێ هیچ بۆ ئامادە کردوین یان پێت خۆشە بێ یاریەکەین بێکۆ یان بڕین لای چرخەکەمان وڵای هیچ ماوەدە نەکردووە هیچ ئامادە نەکردووە پرسیارێکی خێرات لێکەم بەڵێ ئاڵای کوردستان چەند ڕەنگە 4 ڕەنگەکان چی و چین سوور سەوز زەرد سپی باشە زەردەکە کامەیانە خۆرەکە خۆرەکە ئەی تیشکەکان چەندانن 21 21 ئاماژەیە بۆ 21 ئاماژەیە بۆ چی 21 سی نەورۆزی هەموو ساڵێک هەروەژی چەپڵێکی بەهێز بەڕاستی زۆر زیرەکی کاتە با بڕێنە لای چرخەکەمان 1 2 3 دەست خۆش پۆلەکان مانی 2 ساڵ بووی واتە لە پۆلی چەنی 4 لە پۆلی 4 ئێمە ئەبێ بۆکسی ژمارە 4 بکەینەوە وەرن لەگەڵ ما بابیکەینەوە 1 2 دووبارە بڵێ 3 دەست خۆش باشە پرسیاری دەیەم بۆ ئەم هاوڕێیەمان زۆر باشە پرسیارەکەت بۆ بخوێنمەوە بەڵێ وشتر مرخ تۆ زانی ئەو ئاژەڵە کامەیە یاخود ئەو ئەتوانین بڵێ باڵندە بەڵێ باشە پرسیارەکەمان ئەڵێ درێژی هێلکەی وشترمرخ چەندە لەبەرەوەی وشترمرخ گەورەترین هێلکەی هەیە لە ناو ئاژەڵە باڵندەکانە با بڵێن ئەنجا چەندە 21 سانتیم 18 سانتیم 30 سانتیم کامیان هێستا هاتەوە سەر شاشە ناتوێتە سەر شاشە 18 سانتیم کاتە بابزین ڕاستە هەروەشید زۆر ڕاستەمانی دەستەکانە خۆش پیرۆز بێ خوارد لەگەڵ خواحافیز مانی ئێوە دەتوان پەیوەندیمان پێ بکەن هاوڕێیان بە ژمارەکانی 0 4 یاخود 0 751 849 0 3 13 لە ئێستا هەوڵ بن هاوڕێکمان هەوڵیا و زۆر بە خێرایی لەگەڵمانە بە شێوەیەکی ڕاستەخۆ هەر ئێستا لە بەرنامەی ژیری و دیاری پەیوەندی پێوە کردووی ناوی ئاریاسە ئاریاس بەڵێ
چۆنی؟ باشم. یەخوا باش بیت چەندێک باشی؟ باش. چەند زۆر؟ زۆر زۆر. زۆر زۆر؟ باشە. بەڵێ. ئەی لەکوێوە لەگەڵمانیت؟ سلێمانی. سلێمانی. ئەی چەند ساڵی؟ هەشت. چەند؟ هەشت. هەشت. باشە با هەشت پرسیار لە تۆ کەم. بەڵێ. ناوچی ناوچی بوو خێرا ئەو نای خۆی بیرچۆ هاوڕێکم ناوچی بوو؟ ئاریاس. باشە چەند ساڵی؟ تەمەنت چەنە؟ هەشت. پۆلی چەنی؟ 2. چەند جاردان تەشوی؟ ئاریاس. ئاریا ئەو گڕایەوە پرسیاری یەکەم نا لە چوارەماین ڕۆژی چەند جاردان تەشۆی؟ 2. 2. باشە نای قوتابخانەکە و چییە؟ سیدانی قورگا. باشە شەوان ساعات چەندە خەوی؟ 11. ئادەی کوا ئەو دڵی کاڵە تن 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 11 کاتێکی زۆر زۆر درەنە ئەی باشە بەیانیان نەتوانی زوەستی؟ ئایا وەڵا. خوا بەڕاستە ساعات چەندە لەسی؟ 9 هەشت و 10. ئەو چەپڵێکی بەهێز بۆ ئەوەی کە زوو هەڵەسیت بەڵام پێویستە کە زووتر بخەوی واتە لە سەعات 9ەوە بچۆ جێگا ڕەنگە سەرەتا تۆزێ سەخت بێتە نۆنی خەوت لێ نەکەی بەڵام وردە وردە ڕایت لەبەرەوەی کە جەستەی تۆ پێویستی بەوەیە کە زۆرترین کات بخەوێ بۆ ئەوەی کە بەهێز بێت و گەشە بکات باشە؟ باش. زۆر باشە بچینە لای چەرخەکەمان؟ بەڵێ. باش ئەڕێنە لای چەرخەکەمان بەس بەڵێنێ پێیان ئەبێ لەم شەوە ئیتر زوو بخەوی باش؟ باش. زۆر چاک. 1 2 3 زانیاری گشتی بۆکسی پرسیارە گشتەکانمان بۆ دەرچووە ئاڕۆینە لای بۆکسەکانمان باشە پێم بڵێ 1 2 3 بۆ ئەوی کە بۆکسێک بۆ بکەمەوە بە دڵی خۆم بیکەمەوە یان بە دڵی تۆ؟ بەدڵی من. حەزت لێیە دەربارەی وەرزش بێ پرسیارەکان یان تەندروستی بێ یاخود ئاژەڵ و سروشت و گەردوون بێ؟ ئاژەڵ. باشە کاتە پێمان بڵێ 1 2 3 1 2 3 دەستخۆش 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 پرسیاری شانزەیەم پرسیاری شانزەیەم پرسیارێکی زۆر ئاسانە ئەڵێت ئەگەر دوو باڵێ مەبوو هەموو بەیانی ئەزوو پرسیارەکەمانەڵێ ئەو باڵندەیە ناوی چییە کە بە شیردەر هەژمار ئەکرێت؟ کۆتر شەمشەمە کوێرە یاخود نەعامە یان وشتر مرخ؟ شەمشەمە کوێرە. دڵنیایت؟ بەڵێ. کەواتە چاپڵەیەکی بەهێز هەرگیز پیرۆزە خوات لەگەڵ خوات لەگەڵ بۆسە بابم دەسەی کە سڵاوکەم سڵاو بارین چۆنی؟ باش نایتە چۆنی؟ من زۆر باشم بارین ئەمە لە کێوە لەگەڵمانای؟ پێنجوێن. لە پێنجوێنەوە خوا بەڕاستە؟ بەڵێ. وڵایی زۆر خۆشحاڵم بارین منیش خۆشحاڵم. ئەی چەند ساڵی؟ 12. ئەی تەمەەن درێژ بیاخوا بارین گۆرانێکی خۆشە بۆ ئامادە کردوین؟ بەڵێ. بەڵێە کاتە پێشکەشمانکە وەرە خۆرەکە بێبە بە هاوڕێم ئادەی خێرەکە وا من چاوەڕێم بەیانیانی زوو ئەڕوانمە ئاسۆ ئەتا ببینم هەڵهاتنی تۆ
خۆ منیش دڵێم بێگەرد و پاکە مێشکیشم وەک تیشکت ڕووناکە چەپڵێکی بەهێز ئادەی خۆرەکە بمبە لەگەڵ خۆت منیش بە قەقا پێیەکەنم بۆت چەپڵێکیش بۆمت ئەو بڕگەیم ژیاکە بۆی ئاڕێنە لای چرخەکەمان پێمان بڵێ یەک دوو سێ گوێت شکاندن با بڕۆینە لای ئەم بڕگەیەمان وەرن وەرن دادەتەوە گیانە کارە باشمان نییە کارە باشن بە ژمارە ئەتوانی پێمان بڵێ منیش پێتەڵم گوێزەکەی تیا بوو یاخودنە بەزارمەتیم بە باش ژمارە دوو ژمارە دوومان بۆ بشکێنن یەک دوو سێ ئادەی بۆمان بشکێنن یەک دوو سێ کارەباتان نییە؟ بەڵێ کارەباتان هاتانە کارەبا؟ ناوەڵا ئێستا کارەباتان نێ یانیتانە؟ نیمانە باشە کەواتە ئێستا تۆ نازانی کەچی ڕوویاوە ژمارەیەکی ترمان پێڵێ یاخۆت حەزەکەی گوێت لە دەنگی چەپڵەکان بێت گوێ لە دەنگی چەپڵەکان بێت پیرۆزە بە یەکەم ژمارە توانی بکە گوێزە ساغەکە بدۆزیتەوە پیرۆزی بێ هاوڕێ جوانەکەم خوات لەگەڵ باستانەکەم خۆ حەفیز هاوڕێیان بڵند چی بەڵێنم پێیا بوون کە بڕۆم ئەو نامەیە بێنم کە هاوڕێیەکم بۆی نووسی بووم و ئەمڕۆ چووم لێم وەرگرت اینجا من زۆر بە خێرایی ئەڕۆم نامەکە هێنم ئێوەش بەجێم نێڵن ئێستا گەڕێمەوە بۆلاتان نامەکەم هێنا وای شیلاک بووم نامەکەم هێنا هاوڕێیان بۆتان خوێنمەوە ئابەس دڵتان پڕ نەبێ دوایی بڵێن لە کاتی بەرنامەکەی ژیری و دیاریا دەستمان کردو بە گریان و دڵمان پڕ بوو سێرکەن خۆم دڵم پڕ بوو ئەمە ئەو هاوڕێم ئەمڕۆ هات بۆ لام ئەنج سێریکەن ئەوە منم ئاخژم زەردە ئەوەش هاوڕێکەمە ئەنجا بۆی نووسیوم دادەتەوار زۆر کۆ ئەمێ زۆر ناوەیان نییە ئەوە نووسراوە love you سەرتر تۆ خواتی ئەوەیانە دادەتەوار زۆر تۆم خۆشەوێت ئەوەی من خۆی مەزان پیشاننا من و مناڵەکەتان پیشاننا من و مناڵەکە ئاخ تخوا زۆر جوانەیەک جاری تر ئادی سێرکەنەوە منیشی دروست کردو شتێکیشم لە ملە نازانم بچیە وا بزانم ئەم قردێ لەو شتەیەکەی کەمە مل ڕفتە سوورەکەمە ڕاستەکەنەوە سوورایکی سووریشم کردووە زانن چەند جوانە بەڵێ عزیزان ئەوەش ئەو چیرۆکە بوو کە لە دەستپێکی بەرنامەکە ئاویستم بۆتان باسکەم کە ئەمڕۆ هاوڕێکم هاتووە بۆ لام ئیتر یەکمان بینی و ئەم نامەیەشی پێشکەش کردم ئەنجا بڵێن چی من ژوورێکم هەیە پڕم کردووە لە دیاری هاوڕێکانم
ئەوەنجا پڕی شەلم نامانە هەموویم هەڵگرتووە ڕەنگەکە ببن بە 100 ساڵ نا سەکەمە ڕەنگەکە ببن بە 200 ساڵیش کەمە نا 300 باشە ڕەنگەکە ببن بە 300 ساڵ ئەو کاتە ئیتر پێشانگایەکە کەمەوە بەس لەوانێ مناڵەکان زۆر گەورە ببن تۆ بڵێ بێن بۆ پێشانگاکەم یان ئیشەڵا ئەنجا ئیتر هەمووی هەڵەگرم هەڵێواسم چونکە ئەم نامانە لە لای من زۆر تایبەتن زۆر دڵخۆشم بە ئێوە بەبوونی ئێوە ئەو من بە خۆشەویستی بەڕاستی ئێوە ماوم هەمیشە هەبن خۆشمەوێن ئایدیا ماڵەتەوە بەڵێ ئایدیا الوداد التواتر ئایدیا چۆنی ئەم بینیت جوان بوو تخواوانیە زۆر جوان بوو ئایدیا لەکوێ لەگەڵمانای لە برای محمەدە خۆشحاڵین ئەی چەند ساڵی 8 ساڵی تەمەەن درێژ بی ئایدیا تۆش وەکو ئەم هاوڕێم دەستی وێنە کێشانە هەیە ڕسمکردن کاتە ئەتوانی بە باشی وێنە بکێشیت ئەی حەزی لێە وێنەی چی بکێشیت ئەگەر ئێستا من کاغەزێک بەمێ لەگەڵ چەند ماجیکێکی ڕەنگاوڕەنگ چیە کێشی ئاژەڵەکان وێنەی ئاژەڵەکانە کێشێ ئەزانی من چیە کێشم مش زۆر حەز لە وێنە کێشانە من دەریا کێشم اینجا مراویژەکەمە ناو ئاوەکەوە اینجا خۆرەکەش دروست دەکەم اینجا کە خۆرەکەم دروست کرێزانی ئەڵم چی؟ ئەڵێم وەرە خۆرەکە ببە بە هاوڕێم ئادەی خێراکە وا من چاوەڕێم ئەنجا ئەزین کە دەریاکەشم کێشە ئەڵێم چی؟ ئەڵێم دانیشتوم ئێستا لە قەرەغ دەریا کەسم لانیە هەر خۆمم تەنیا دەنیەکە پە ئارام و متە شەپۆلم مەوێ ئادەی کوادەریا ئەو گویان لە گۆرانەکەی منە ئەنجا دوایی کە وێنەی ئەو قازانم کێشازانن ئەڵێم چی بە قازەکان گوێگرن بۆی وێڵم بووکەڵەکەم قازە قۆزە بیری یەکەم تۆزە ڕەنگی لەشی زەردی گەشە تیری ڕێک لە ڕەنگی توێ کلامۆزە ڕێک لە ڕەنگی توێ کلامۆزە ماندوو بم بە باسکردنی ئەو چیرۆکە و گۆرانیەکان زۆر سپاس بڕێنە لای چرخەکەبان بەڵێ کێشمە لای چرخەکە پێم بڵێ 1 2 3 1 2 3 سێ ئەمزانی چیمان بۆ دەرێت کڵاوێن کاتی ئەوەیە کە یاری کڵاوێنکەی من و تۆ بەیەکەوە کەواتە هاوڕێکمان ئەزانی دوێنێ ناپێرێ بوو پەیوەندی پێوە کردین هەموو ژمارەکانی وت کە سەرەتا گوڵی وت گوڵەکە نەبوو چکە توانێت 2 گوڵ بڵێ بۆی گوڵێکی فەوتا ئیترەوانەی ترەروتی فت حەو ژمارەی کرد بە فت لە کۆتاییە 1 ژمارە مایە وتی گوڵ و براوە بوو زۆر خۆش بووە زانی زۆر چێژم بینی لەو یاریە ئەنجا ئێستا نۆرەی تۆیە ئێستا ژمارەکانی نەسەر شاش لە ژمارەیەکەوە هەمانە هەتا وەکو ژمارە هەشت ئینجا ژمارە چەند دیاریەکەی تو ئەڵێ چی ئەڵێ گوڵیان فت هاوڕێکم ئایدیا ئەلو ژمارە چەند ژمارە 4 با گوڵ بێ ژمارە 4 گوڵ بێت ژمارە 4 با گوڵ بێ 1 2 3 بە گوڵ دەست پێ کرد بەڵام گوڵ نەبوو ئاگاداری گوڵەکەت بە 1 گوڵی ترماوە
ئافر گوڵی جوانە ماڵمان گوڵی نازدارونیان ژمارەیەکی ترمان پێ بڵێ ئەنجا ئەڵێ چەند ژمارە سێ ژمارە سێفت یەک یەک. فت باش دێ ژمارە یەک فت ڕاستە دەست خۆش ژمارەیەکی تر ژمارە حەوتیش بێت ژمارە حەوتیش فت با بکرێتەوە یەکسەر ڕاستە ئافرین ژمارەیەکی تر ژمارەیەکی تریش فت ژمارە دوو فێت ژمارە دووش فت ژمارە دووشمان بۆ فتکەن تۆ چیت ژمارەیەکی تر ژمارە شەش ژمارە سێ ژمارە شەش فێت ژمارە شەش فت ناسێ سێی ماوە پێنج لەگەڵ هەشت سێ ژمارەت ماوە ژمارە چەند ژمارە پێنجیش فێت ژمارە پێنجیش فت ئافرین دوو ژمارەمان ماوەنی هاوڕێیان ژمارە سێ لەگەڵ ژمارە هەشت هەشت فێت یەک ژمارەمان ماوە و لەناو تو ئەڵێ لەناو ئەوە گوڵەکەی تایە ژمارە سێیە ژمارە سێە ژمارە سێ چییە گوڵە گوڵە وەکو منە باسێ بێ یەک دوو سێ دەست خۆزان ڕێزانەکەم زۆر زۆر سپاس بۆی کە لەگەڵمانە بوویت و بەباشی توانی دیاری کڵاوێ بکەیت خوار لەگەڵ ئەم هاوڕێم دووەم جاری بوو ئایدیا کە وەکو هاوڕێکەی دووەم جاری بوو دووەم جاری نەبوو کە پەیوەندیمان پێ بکە نایەکەم جاری بوو بۆستم لێکەمەوە سێرکەن ویستم پێتان بڵێم کە نازانم خۆی ڕاستی ئایدیا چەندەم جارێتی پەیوەندیمان پێوەکە یەکەم جاری بوو یان دووەم جاری بوو بەڵام ئایدیا وەکو دووەم هاوڕێمان بوو کە توانی تا کۆتایی دەستنیشانی کا کە ژمارەکە چەنە و گوڵە لەبەرەوەی کە هەموو ژمارەکانی تر واتە حەوت ژمارەکەی ترە کرد ئەی کردی بە فت و یەک ژمارەی هەشتە و کردی بە گوڵ و براوەش بوو باشە بۆچی منی ژەو یاریە نەکەم وڵای حەزم لێ من حەزم لەو یاریە ناتوانم بۆ ساعت چەنە چۆن باشە ئازیزانی من هاوڕێیانمان خۆشەویستانمان ئێمە یوتیوبێکمان هەیە یوتیوبەکەمان ڕۆژانە بەرنامەکانی ماوەی مناڵانی کورسا دەخەینە ناوی ئەنجا ئێوەش دەتوانن سێریکەنە و تەماشایکەن یوتیوبەکەمان ناوی کورسات کیتسە کە لەوێ ئەتوان تەواوی پرۆگرامی ماوەی مناڵان ببینن ئەنجا سوودی لێ ببینن زانیاریەکان وەربگرن و دڵخۆش بن بەڵێ زۆر سپاس بۆ هاوڕێیانمان ئەگەر بێت و یوتیوبەکەشمان بۆ دانێ کۆتا هاوڕێمانە بەڵێ کۆتا هاوڕێمان لەگەڵا ئێستا بنای محەممەد ئەو محەممەدەیە کە جارەکەی تر یاری کڵاوێنەکەمان کرد ئادی بابزین ئەوە ئەلو محەممەد چۆنی باشم یاخوا باش بی دەنگدنا لەو ناچێت تۆ ئەو هاوڕێمانیت کە پێشتر یاری کڵاوێنمان کرد نەخێر نا ئەو نیدەها چەند زیرەکەم دەنگەکەم ناسیەوە محەممەد چۆنی لە کێوە لەگەڵمانای لە هەڵەبجەی شەهید لە هەڵەبجەوە لەگەڵمانایە محەممەد زۆر زۆر خۆشحاڵین ئەی پێمان بڵێ دەن و باسی ئەوێ هەموو لای باشن باش خزمان باشن یاخوا باش بن ئەی هینە محەممەد چەند ساڵی دەوام نەزانی سیانزە محەممەد تۆ حەزت لە کامبڕگەی بەرنامەی ژیری و دیارە
هەمویان بەس بە زۆری جیاوازی وێ نەکەن. بەس بە زۆری جیاوازی وێنەکان من ئەزانی ئێستا حەزم لە بڕگەی یاری کڵاوێنێ لە بەرەوەی دوو هاوڕێم زۆر بەچێژەوە ئەو یاریان کرد لەگەڵ منە تا کۆتایی ژمارە کان هێشتەوە کە گوڵەکەیە ئیتر بۆ خۆی لە کۆتایی یا زۆر بەتڵ خۆشیە و ژمارەیەمانە کردەوە و براوە بوون زۆر چێژم لێ بینی تۆ جوا بوویت؟ بەڵێ دا باش بڕین لای چرخەکەمان بەڵێ لەبەرەوەی کاتمان زۆر نەماوە با بڕینە لای چرخەکەمان یەک دوو سێ ئاڕاینە لای چرخەکەمان ئەوە چی ئەو چرخەکە خولاو لە خۆیەوە ئەوە کێ دەستکاری کرد خۆ بەڕاستانە لەگەڵ سێکە ئەوای لێم دەی دەست خۆش بێ بەدەنگیشەکە باش دەی دۆزینەوەی بووکەڵەکانمان بۆ دەرچوو ئەم بڕگەیەمان زۆر چێژبەخشە وەکو کڵاوێن وایە لەبەرەوەی کە ئەبێ ئەو بووکەڵەیە بدۆزیتەوە کە هاوشێوەی بووکەڵەکەی یەکەم جارەکە خۆت دیاریەکەی وەرە لەگەڵما پێم بڵێ لە ژمارەیەکۆ هەمانە هەتاوەکو ژمارە هەش ژمارە چەند دیاریەکەی بۆی کە بووکەڵەکەت بۆ دیاری بکەین بزانین کە کام لەو بووکەڵانە ئەبێ بدۆزیتەوە باش ئادەی کوا ژمارەکانمان ژمارە 1 2 3 4 5 6 7 8 9 وار نەدەرێ هەمووتان جۆ ئەو گۆران نییە کە بیرم کەوتەوە وەختی ئەوە ژنێدەی باش دێ ژمارە چەند؟ ئێستا یەک ئێستا هات 6 یەک دوو سێ قازەکەمان بۆ دەرچوو ئەو قازەی کە بەباشی ئەتوانێ مەلەکا لە ناو ئاوە ئینجا پێمان بڵێ هاوڕەکەی تری لەکوێیە ژمارە چەند ئەتوانی سێ ژمارەی ترمان پێ بڵێ کاتت نەماوە خێراکە هەشت یەک دوو سێ لە ناو هەشتانە بوو با دایخینەوە خێرا ژمارەیەک تر چەند؟ سێ یان پێنج؟ سێ ئەمە ژمارەی دووەمتان یەک دوو سێ لە ناو سێشانە بوو یەک ژمارەت ماوە خێرا چوار دڵنیایت؟ بەڵێ کات با بۆی کەینەوە مادەم دڵنیای یەک دوو سێ بەداخەوە خوات لەگەڵ محەممەد زۆرم خۆشویستی ئاگاداری خۆت بە بەڵێ هاوڕێیان بەرنامەی ژیری و دیاری کۆتایی پێهات ئەنجا ئێستا سەعات ئەبێ بە 5 و بەرنامەی کورسات مەگەزین دەست پێەکە جا دەستیش پێ ناکە تاوەکو من نەڕۆم بۆ لایە نەزانن بۆ چونکە من ئەمڕۆ میوانی بەرنامەکەیانم ئەمڕۆژ خۆی ڕاستی ئەمڕۆژ میوان نیم بەس حەزەکەم ڕۆژە لە ڕۆژان میوانداریام کەم و بڕۆم بۆ لایەن بەس قەیناکە وەرم با بڕۆین بۆ لای کورسات مەگەزین ئای پێم ناڵێن یەک دووسێ بۆی کە بڕۆین پێم بڵێن یەک دووسێ یەک دوو سێ ئیستا لێرەوە کە ڕۆژمە دەرەوە لە ستۆدیۆی مای مناڵان ئیتر گەورابم تا ئێستا مناڵم ئەتوان بجوڵە لێرە گەوراب سڵاو سڵاو کاکڕۆن چۆنی تۆ باشی باشی بەخێر بیت زۆر چەند دروستی چۆنە وەڵا باشم یاخوا بەخێر بیت زۆر سپاس وتم تاو ئیتر لەو ستۆدیۆ بێمە دەرەوە ئەبێ گەورە بم ئێستا من گەورە بووم ئەتوان بەرنامەی گەورەش پێشکەشکەم یاخوا بەخێر هەر بە تامەزرۆم ڕۆژێک بەرنامی مەگەزین پێشکەش بەخێر بێ یاخوا ئێستا بەجێ بێڵم ئەو من ڕۆژ گاڵتەم کرد پێمان بڵێ ئەمڕۆ بابەتەکانتان چییە؟ بابەتەکانە پێڵم تو پێم بڵێ مناڵەکانی ئەمڕۆ باش بوون زیرەک بوون و توانیان خەڵاتی باش بەرنەوە بە تایبەتی ئەو مناڵە زۆر زیرەک بوو کە تا کۆتایی بەرنامەی کڵاوێن توانی
لە ئاخیرە بڕیار باکە گوڵەکە چیەوە تا هەموو ژمارەکانی تریفت جا ڕۆند من زۆر حەز لە یاری کلاوێنە من ڕۆژێک ئێمە بەرنامەکەی تۆ بەشداری و بەرنامە کلاوێ ناکەم باشە باش ڕۆژێکەوە بەرنامەکەەوە جا بەرنامەکە خۆمانت بڵم ئەمڕۆ کە کۆمەڵێک هەواڵمان هەیە هەواڵی هونەرمەندان کە بەرهەم و کلیپی تازێن بڵاو کردوێتەوە و هەندێک لە هونەرمەندان پشتگیری خۆیان دەربڕی و بە شێوەی جیاواز کە پەیامیان هەیە یان گۆرانیان پێشکەش کردووە بە یانەی ئامەد سپۆر کە سەرکەوتنێکی گەورەی تۆمار کرد کە خەونی هەموو کوردێک بوو سەرکەوتنەکەیان و بەڕاستی سەرکەوتنیان تۆمار کردو بۆی هونەرمەندان بەرهەمیان پێشکەشەکەن تەوەرێکیشمان هەیە کە کارگەی شانۆ چوارەمین سازگەی گفتوگوی خۆی ئەنجامدا کە تایبەتە بە ئەکتەر و خاتونێکی ئەکتەر و هونەرمەند لێرە میوانی بەرنامەکەمانە و باسی گفتوگۆکەی خۆیانەکەت دەستخۆش بێ سەرکەوتوبی هاوڕێیان بەرنامەی ژیری و دیاری کۆتایی پێ هاتووە هەروەکو کە پێم وتن کاتی ئەوەی کە کورسات مەگەزین دەست پێ بکە بۆیە هاوکارم ڕەوەند ساعت 5 ئەگەڕێتەوە بۆلاتان و من لێرە و ماڵاواییتان لێ یەکەم بەڵام ڕۆژێکیەت کە بەرنامەی کورسات مەگەزین پێشکەشکەم قەیچەکە